خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لەبێ لەگەڵتانە بەردەوامین دوایین تۆر و گفتوگۆی ئەمڕۆژمان تایبەتە بە بەرهەمێنانی فیلمێکی دۆکۆمنتاری لەسەر بردومانی شاری قەڵاتسێ کە زانین ئێمە لە هەرێمی کوردستانە لە سەرجەم شار و شارۆچکەکانە چەندین کارەساتی گەورە بەسەریان هاتووە، چەندین زوڵمی لێکراوە، چەندین غەدرمان لێکراوە، چەندین خەڵک لە ناوچەکەی خۆی دەرکراوە چوونەتە شوێنی کە نیشتە جێبوون. ئەمانە مووی بوونەتە بەشێک لە مێژووی ئێمە. ئەم بەشە لە مێژووی ئێمە پێویستی بەچێ پێویستی بەوەیە کە کاری لەسەر بکرێ، هەم لە ڕووی ئەوەی کەوەکو کەیسێک بناسێنرێ، هەم لە ڕووی ئەوەی وەکو کاری هوەری بتانی لە ڕووی سینەما و فیلمەوە کاری لەسەر بکەیت، ئەی لە ڕوویەوەی کە بتانی بە ئەرشیفی بکەیت. ئەمە بێ وەکو کاری دۆکۆمنتاری کارێکی لەسەر بکەیت و هەندێک لەو بیرەوەریانە، هەندێک لەو بابەتانەی لەو ڕۆژانەیە ڕوویاوە، هەندێک لەو چیرۆکە جیاوازانەی کە هەبووە لە نێو خێزانەکانە و لە نێوان خەڵکی شاری قەڵاتسێ ئەمانە لە کارێکا کوی بکەیتەوە. بۆیە بە خۆشحاڵی و ئێمە هەمیشە ئەڵین گەنجەکانمان ئەتوانین پشتیان پێبەستین، هەمیشە ئەتوانین پێیان بڵێن ئەگەر ئێوە هەوڵی خۆتان بخەنەگەڕ ئەتوانن کاری باش بکەن، هەم لەوەی کە بتوانن کاری لەم شێوانە بە ئەنجام بگەن، هەم لەوەی کە بتوانن بە شێوازێ لە شێوازەکان ئەم چیرۆکەی ئێمە ئەم ئەرشیفەی ئێمە بتوانین بیکەینە ئەرشیفێکی جوان و کاری لەسەر بکەین. لەم نێوەندەیە ئێمە کاکەنالیمان لایە کە توانیوێتی وەکو گەنجێک هەم لە دەرەوەی وڵات هەم توانایەکی باش، هەم خوێندنێکی باش، هەم زمانێکی باشی شەزانێت کە بتوانێت کار لەسەر بابەتێ بکات کە خۆی بەبەر پرسیار زانیوە، کە خۆی هەستی کردووە بۆی کە ئەم کارە پێویستە بکرێت وەکو مێژوویەک بمێنێتەوە. و ببورن هونەرمەندێکی ئازیزیشمان لایە کاک بەهادین کە بەڕێزیان ئەزمونێکی زۆر جوانی هونەریان هەیە و توانین بڵێ نیوەی تەمەنی لە کاری هونەری و خزمەتکردن بۆ ئەم میلەتە تەرخان کردووە. کار دوو بەڕێزیان ئێستا لێرە میوانن. زۆر زۆر بەخێر بێن. سپاس بۆ ئامادەبوون. زۆر زۆر بەخێر بن. کاک بەهادین زۆر خۆشحاڵ بوون جاری تێکی شانازین لەبەرەوەی ئێوە بەشێکن لەوەی کە لەم مێژووی هونەری کوردیە کارتان کرد و خزمەتتان کرد. سپاس بۆ تۆ کاکەنالی، زۆر زۆر بەخێر بێ، گەنجێکی زۆر بتوانە. زۆر سپاس. دڵخۆشم لێرێ بە جلی کوردیەوە کە خۆت لە ئەڵمانیا خوێنیت و لەوێ ئەژیت. با سەرەتا لەوە دەست پێ بکەم لەوانەیە تۆزێ ئەم کارە لە تۆ دوور بێ، چۆن بیرۆکەیەکی وا هات بۆت کە کار لەسەر چیرۆکێ بکەی کە مێژووی ئێمەیە، کە مێژووی شاری قەڵاتسێ؟ بەڵام دووبارە دەستان خۆش بە زۆر سپاس. ڕاستی ساڵی 2023 کاتێک من پێشتریش چالاکی دیکەم کردبوون هەم لە قەڵاتسێ هەم لە ڕەوەندی کوردی هەم چۆن دەڵی سەرتاپای کوردستان لە پێناو با بڵین بیرێک لە پێناو ئەندێشەیەکە کەویش خزمەتکردنی وڵاتە، ئەوە با بڵین ئامانج و مەبەست و پاڵنەری منە لە هەموو کارەکانمە. ساڵی 2023 وکوتم کە گەڕامەوە کوردستان لە دوای تاوکردنی خوێندنی ئەو ساڵە، پێم وایە ئەو کاتە تەمەنم 17 بۆ 18 ساڵ بوو. کاتە گەڕامەوە ویسمان لەگەڵ برادرانە کاک بەهادینی کەشکۆڵ، کاک عومەری کەریماغا، دۆستان ئازیزانی قەڵاتسێ بابەتێکین کە خزمەت بە فەرهەنگ و هونەری قەڵاتسێ بکەم، بابەتێک ئەنجام بدەین چالاکیەک. سەرەتا لەگەڵ کاک بەهادین و کۆمەڵە دۆست و ئازیز کەوتینە تاوتوێکردنەوە کە شانۆیەک با بڵێن شانۆیەک پێشکەشکەین لە قەڵاتسێ بەهۆی کەمی کاتەوە، چونکە کەمی کاتم لە کوردستان و نەبوونی دەرهێنەر و ئەمانە بۆمان نەڕەخسا کە ئەو ساڵە شانۆیەک بەرهەم بهێنین. بیرمان لەوە کردەوە کاک بەهادین جارێکیان لە قاوەخانەی جەماعیلفان بووین، کۆبوونەوەیەکمان نەبوو، کاک بەهادین بوو، بەندە بووم، کاک فەریدون بوو، لێرە وەسڵای لەبێ کاک فەریدون قاسم، چەند دۆست و ئازیزێکی تر. کاک بەهادین باسی بەسەرهاتێکی کرد، وەتی ساڵی 1974 24 چوار کە ناسراوە بە با بڵێن بردومانکردنی قەڵاتسێ و لە هەمان کاتە لە ساڵی 82 ڕاپەڕین و بەرخۆدانی شاری قەڵاتسێ. کاک بەهادین 1974 لە قەڵاتسێ بووە. جا خۆی دەتوانێت باسیکە شتێکی من گێڕایەوە کە من زۆر پێی سەرسام بووم کە ڕووداوێکە لە دۆکۆمنتارەکەشە باسەکرێ. کاک بەهادینیشکەوەی بۆ باسکردم وتم باشە بۆ فیلمێکی دۆکۆمنتاری بەرهەم نەهێنین. ئیتر لەگەڵ گروپی نواندنی قەڵاتسێ کەوتینە تاوتوێکردنەوە لەگەڵ کاک عومەری کەریماغا کە ئەویش لە قەڵاتسێ بۆ 1974 کە ئەوە شایەتێکی گرینگە، ئەو کەوتینە تاوتوێکردن و بڕیارمان لا ئەو دۆکۆمنتارە بەرهەمهێنین. منیش وەکو خوێندکارێکە ئەو کاتەش ئیشم کردبوو لە پاڵ خوێندندا مەبلەغێکم پێ بوو و ویستم ئەو تێچووی ئەو بەرهەمهێنانی ئەو دۆکۆمنتارە لە ئەستۆ بگرم بۆ خزمەتکردنی مێژووی شارەکەم و ئامانجش لە هەمووی گرنگتر ئەو کاتە بۆی نەوەی نوێی شارەکەم ئاشناکەم بەو مێژووە پڕ لە تراژیدە.
ئەی دەستەکانی خۆش باسەکە جا کاک بەهادین گەنجێک هاتووە بە خوێنێکی گەرمەوە ئیشێکی دۆکۆمنتاری کردو بۆ گێڕانەوەی بەشێک لە چیرۆکی تاڵی ئەوەی کە بەسەر کورد بە تایبەت لە قەڵاتزیە هاتووە بەڕێزت وەک شاید حاڵک لە بەرهەمە دۆکۆمنتارەکەی کاگنالی بەشدارێت کردو باسی چیت کرد چیت بینی تۆ ئەوەی کە لە دۆکۆمنتاریەکەی شاباست کردەوە من بە چاوی خۆم بینیم و لە ئینەکەی ئەمە پێشکەش بە جەماوەڕمان کرد یەکێک لەو ماساتانەی کە ئێمە مجموعەیە بووین لە بەردەمی گوازینوەیەکە ڕاوسا بووین کە گازاحسینی گۆرانی بێژ و مجموعەیەک بڵێن هونەرمەندی شارەکە بوون ڕاوەستا بووین ئەمانەت ئەوەمان نەزانی تیارە هات دەستی کرد بە قەسفکردن ئیتر بۆ ئەوەی کە خۆت نەجاددەی ئێمە ئەو بەرمان بە باش زانی کە بچینە ئەو بەرەوە چونکە ئەم بەری قەسف کرد کە کرد چوینە ئەو بەرەوانەیە ئیتر هەست کەسەوە خۆ دەزانین لەو کاتانە ئەبێ هەرچی توانای خۆتێ بەکاری بێنی بۆی ڕزگارێ بێ منیش ڕامە کرد کە ئەو ڕمایەوە سێریکە بزەلانێک بە بێسەر لەگەڵمان ڕاکات هەتا خۆیان بە دەڕاوی دوکانەکانە خۆیان بە دیواری دوکانەکەی ئەو بەرا دێگەی کەوتون تەتەبان خۆ من دانانەوەماوانە بزانم چی و چی نییە هەتا دوایی کاتنەوە سیرمان کرد سێریکردنەوە ئاساتەیە کە ناپالمەکەی هاویشتووە پارچیل لە ناپالمەکەیەتی لە سەری پەڕانووە ئەوش بە پێی خۆی ڕای کردووە هەتا گەشتوتە ئەو بەریانی جادەکە ینی شتێکی مەئاساتە قەنەعەتە هەبێ ئێستاش پاش ئەم هەموو ساڵە شەی وایە من خەوی پێوە بینمەوانێ ینی شتێکی زۆر ناخۆش بوو لە ژیان ما بڵین لە زەمەنی پێشمەرگایەتی شتمان زۆر بینیەوە بەس ئەوەی کە لە قەڵاتێ بینیم شتێکی مەئاسات بوو لە بیرم ناچێتە ماوە زۆر باشە جا مامۆستا ئێستا بەڕێزت یەکێک لە شاید حاڵەکان بووی کە بینیوتە کاک عومەر هەر بە هەمان شۆ یەکێک لە شاید حاڵەکان بوو کە لە قسەی کردووە گێڕانەوەی ئەمانەن بەتایبەت لە ڕێگەی سینەماوە لە ڕێگەی وێنەوە تا چەند ئەتوانێت خزمەت بکات بەوەی کە ئەو بەشە لە مێژووی کورد نەسڕێتەوە یان لە یاد نەکرێت وەڵاهی بەنسبەتی ئێمەوانەیە طبعا من داوای لێبوردنیش دەکەم کاک عومەریش قەرار بوو کە بێ بۆ ئێرە عومەری کەریماغا بەس تۆزێن ناساغ بۆ حەزمان نەکرد زۆری لێ بکەین ینی مەزموعەیە شتمان هەیە ئەگەر یەکێک بێت وەکو سینەماش بیکە وەکو سینەماش ناهەرۆکو جێڕانەوەی وەکو ئێرە یێگەی کە ئێستا بە مەلاین خەڵک سەیری ئەکات و ئەیبینێتەوە ئەومە ئاساتانەیەتەوە بەرچاوی پاش چەندین ساڵ دەبات دوو کەس بێت ئەو شتانە کۆ کاتەوانە و نییە کۆی کاتەوانی بیکە بە دیکۆمەنتاریەکە بە فلیمیەکە وەڵاهی من نەتاوەکو قاچم ما بێ ئیستعدادم تیا خزمەتی هونەری کوردی بکەم بێەوەی دی لەگەڵ ئێوە کاکەنالی بێگومان بەرەمێنانی کارێکی وا پێویستی بە تیمەیە پێویستی بە ستافێکەیە پێویستی بە کەسانێکەیە کە هەم لە ڕووی کامێرەمانەوە هەم لە ڕووی دەرهێنەرەوە هەم لە ڕووی ستافی دەنگیەوە ئەمانە تۆ چۆن توانی و کۆنتاکتانی لەگەڵاکەی پەیوەندیان لەگەڵاکەی بووی کە توانی بەرهەمێکی باش پێشکەشکە دیارە کاک بەهادین شەزانێ پەیوەندیەکی کۆمەڵایەتی باشمێ لەگەڵ زۆری هونەرمەندان و زۆرێک لە کەسایەتیەکانی گەلی کورد و بەتایبەتیش قەڵاتزێ ئەو کاتەش لەگەڵ گروپی نواندنی قەڵاتزێ بڕیارمان لێ دەکا ئەو کارە بکەین کامێرەمانێکیشمان چۆن دەڵێ بەکرێگرت و ئیتر با بڵێن ستافێک دروست بوو بەڵام شتێکی واژ نەبوو کە بڵێ ستافێکی هەمیشەی بێ خۆت ستافێکی بەو شوێ بکە هەموو کاتەکە یەک ستاف بێ ینی تۆزە کارەکانی من دەبەرەوەی خۆبەخشن زیاتر ینی وەکو خودی خۆم خۆبەخشن ڕاستە کامێرەمانە بابەتێکی لەو شوێ ینی تێچووی خۆی بۆ سەرف کراوە بەڵام لەبەرەوەی کە خۆبەخشم هەموو ساڵێک و هەموو کاتێک هەمان ستاف نییە در کۆمەڵە ئازیزن هەندێکیان خۆبەخشن هەندێکیان خۆبەخشین کاک بەهادین یەکێکە لە خۆبەخشەکان لە ئەم ئیشە دۆکۆمنتاریە ولا وەرگرتنی وڵات دۆکۆمنتاریەکە باسی هەموو کارە ناکەم خۆ ئەم ساڵیش بۆ نمونە بابەتی دروستکردنی ئەو باخچەیە باخچەکە قساکەین بەڵە بەس مەبەستم ئەو کاتە کە ئەو ستافە لەبەردەست بووە بەشێکی لە گروپی نواندنی قەڵاتزێ بووە بەشێکی کامێرەمانێک بۆ بەشێکی ئەو دۆست و ئەزانیوەک و کاک بەهادین و کاک عومەری کەریم ئاغا و ئەو دۆستانە باشە پرۆژەکە چەندێکی خایان چەندێکی پێچوو تا تاوا بێت لەگەڵ کاک بەهادین بەڕێکەوتین بۆ قەڵاتزێ یەک ڕۆژمان پێچوو دواتر کە عومەری کەریم ئاغا ئەویش با بڵێن لە دوانی خۆیدا لە دۆکۆمنتاریەکەدا کەواتە بە هەموویەوە تقریبان بە مۆنتاژ و بە هەموو ئامادەکاریەکان و دەوری هەفتەیە بۆ 10 ڕۆژی پێچوو
ئیتر لە بەرواری حەڤەی هەشتی 2023دا لە هۆڵی ڕۆشنبیری قەڵاتزێ نمایشمان کرد پەخشمان کرد دەریشەوە نمایشت کردووە هەوڵت داوە یان هەوڵمانداوە بەڵام نەمان کردو تا ئێستا ئەوە لە بەرنامەماندایە هەر لە دەرەوە هەم لە سلێمانیش بەڵام ئەوەی کە لە قەڵاتزێ جێگای خۆشحاڵی بوو ئەو دۆکومنتارێ لە چوارچێوەی دیداری فەرهەنگ و هونەر کە من سەرپەرشتیارەکەی بووم پەخش کرا پێشکەش کرا جا جگەلەوەی کە تیپێکی موزیکی شارەکەش لەوێ بوو لە کۆتایەکە ئەو چالاکی بە موزیک پیرۆستتر کرد دۆکۆمنتارەکە کە پەخش کرا بە ئامادەبوونی قایمقامی قەزاکە سەرۆکی شارانی قەزاکە ئەوەی کە زۆر جێگای دڵخۆشی بوو هۆڵەکە پڕ بوو لە خەڵک بە ئەگەر وێنەکانتان لابێ بە شێوازێک قسەکانی ئێمە بەڵێ وێنەکانی وڵە بە شێوازێک کە خەڵک بە پێی ڕاوەستا بوو بەڕاستی لەبەرەی جێگەی دانیشتنی نەما بوو ئەوەش بۆ قەڵاتزێ جوڵەیەکی فەرهەنگی و هونەری زۆر گرنگە چونکە قەڵاتزێ زۆر کەس ئەوەی لەم سەردەمەیەژی ئەوەی لەبیر کردووە ئێستا قەڵاتزێ شارێکی پەراوێستراوە لە هەموو ڕووەکانەوە قەڵاتزێ لە زمانی با بڵێن لە چرخی پێش ڕاگواستن و وێرانکردنیدا لە ساڵی 1970 دەکەویش بابەتێکە لە نیشتیمانی چیرۆکەکان بەڵگە فلیمەکەمان شارێک بوو بەڕاستی جوڵەیەکی ڕۆشنبیری و فەرهەنگی زۆر بەهێزی تیا بووە منیش هەمیشە ویستمە ئەو جوڵە فەرهەنگی و ڕۆشنبیریە لە پاڵ هەموو بابەتانی تردا پەری پێ بدەم چونکە بەڕاستی جوڵەی فەرهەنگی هونەری سەرقافڵەی با بڵین بە جۆ لە جۆرەکان ژیانی کۆمەڵایەتی خەڵکە و مێژووی کارەساتەکانیش باشە دەستە خۆش بێ کاک باتین لەگەڵەوەی کە ئەزانم بابەتانە هەمووی چیرۆکن ئەگەر کاری لەسەر کرێ ئەبێتە ئەرشیفێک بۆ ئێمە بەڵام جەنابتان مە بەم تەمەنە و بەم ئەزمونە جوانەوە پێم خۆشە لە زاری خۆتەوە جۆمان لێ بێ چەند گرنگە توانای گەنجەکانمان لەبیر نەکەین لەوانەیە زۆر کەس بڵێ کاکەنالی گەنجێکە و ئەزمموی نیە و چۆن من کاری لەگەڵا بکەم و ئەمانشمان هەیە بەڵام ئێوە کە هاتوونەتە پێشەوە و لەگەڵ یا ڕۆشتون و ئەم کارەتان کردووە چەند گرنگە گرنگی بە توانای گەنجەکانمان بین کە گرنگیمان پێ ئەم لەم کارێەوە هانە درێ بۆی کە کاری گەورەتر بکات زان چۆنە ئەم وڵاتی ئێمە بەڕاستی ڕەنگە هەزارەها گەنجی وەکو کاکەنالی تیا پێێت بەس مەجای بۆ ناڕەخسێنن یا مەجای بۆ ناڕەخسێت کە بێتە پێشەوانی و ئیشەکان کات ئێمە یەکەم جار کە کاکەنالی هاتۆتە لای ئێمە خوێنکارێکی بڵین سانەوی بووە یەگەی هاتۆتە لای ئێمە باسی ئەوەی کردو و تو لەگەڵ عمەری کەریماغا و کاک فەریدون و مەجموعەیەک هونەرمەندی سلەیمانی بووین وتمان کاکە جان ئێمە هاوکاری تین چیت بوێت ئێمە ئیکەین بە بێ هیچ مقابلێ یەگەی شەر نییە تۆ هەموو ئیشێ بکەیت یعنی مەسا ئیشێکمان لەگەڵ کاک عومەرا کردووە لە قەڵازی لەگەڵ کاکەنالیە یعنی هی ئەوەیە کە هەزارەها ساڵی تریش چەند ساڵی تریش هەر ئەو دیکۆمنتاریانە لێ بەیتەوانێ یەگەی خەڵک بین تۆ بەرچای خۆ یعنی ئەزای چی ئێمە ئەو ئیشەمە وەیە کرد لەبەر ئەوەی کە بمێنێتەوە بۆ زەمانێکی خۆی دوایەوە خەڵکەیە بەڕاستی وەکو کاکنالی ڕەنگە بتوانێت ئەو ئیشانە بکە یا چاو لە کاکنالی بکات دێگەی لە ڕێگای ئەم بەرنامەی جەنابتانەوانەیە بۆ ئەوەی خزمەتێ بە قەڵاتزیە بکات چونکە قەڵاتزیە چی بۆ بکەیت شارەکانی تریش ئەوانەیە کە وەکو قەڵاتزیێ ڕاگوێزرا بوون یاخود وێران کراون یاخود بڵێن قەسف کراون چیان بۆ بکەیت هەرکەمە دێگەی یعنی ئێمە من لێرەوانە سپاسی قایمقامی قەڵاتزیەکەمی پێشدەر کاک بەکرد زۆر سپاسی یەکەم کە پیاوێکە هاوکاریەکی زۆر چاچی هونەرمەندانەکە لەوێ چی پێ بڵی یعنی خۆی بە پێی خۆی لە شوێنەکەی خۆی و لە قایمقامی تۆ بە پێ لەگەڵ تا بۆ ئەو شوێنی کە تۆ مەبەستە یعنی هیوادارم لە هەموو شوێنەکە پیاوێکی وات سۆزی تیا بێ چونکەوە هاندەرە بۆ ئەوەی کە ئیشەکانی کاگنالی و ئیشی ئێمە و ئیشی خەڵکی تریش بڕات لێرەشەوە دووبارە سپاسی کاکە بەکرەکەم زۆر سپاسی یەکەم کە هەمیشە هاوکاری ئێمە بووە باشە کاگنالی لە بەشە لە قسەکانت باسی پارکەکەشت کرد کە ئێستا بە خۆشحاڵیە سەرقاڵیت پارکێکیش لە قەڵاتزێ دروست بکەیت ئەوە نەشی نەماوە پێما بێ وایە پرۆژەی پارکەکە بۆ یەکێتە دەرگاکەی بکرێتەوە هاوڵات باسی بە ئەم پارکەشمان بۆ بکە ئەم پرۆژەیە چۆم و دەسە پێ کرد ئەوە شەر تێچۆکەی لەسەر شانی خۆت بووە بەڵێ ڕاستی من حەزەکەم واباسێکم بە دۆکۆمنتارێکەوە ئەگەر بکرێ فەرموو دۆکۆمنتارێکە بە کورتی ئەگەر باسیکە نیشتیمانی چیرۆکەکان کە بەرهەمان هێنا پێک هاتبوو لە سێ چیرۆک بۆیە ناویشمەە نیشتیمانی چیرۆکەکان پێشتر بە تەمامی ناوی قەڵای قوربانی بەڵام تۆزە ناوێکی جەنگی بوو پێمان خۆش بوو ناوی نیشتیمانی چیرۆکەکان نیشتیمانی چیرۆکەکان سێ چیرۆکی گرنگ بوون کە چیرۆکی تریشی هەیە قەڵاتزێ بەڕاستی نیشتیمانێکە بۆ چیرۆکی تر ناخەژێن یەکەمیان بردومانکردنی شاری قەڵاتزێ بوو لە ساڵی 1970 دا
کە کاک بادینی کە شکۆڵ کە عمەری کەریماغا باسیەکەن. دوو هەمیان داستانی دوو ئەحمەدەکە ئەحمەد ئاودەلگەرمکەی و ئەحمەد ئاودەڵ باوزەی دوو پێشمەرگە لە کاتی شۆڕشی نوێی گەلەکەمانە لەو چرخەدا دوو پێشمەرگە بوون کە داستانێکیان تۆمار کرد زۆر بە قارەمانی بەرگریان کرد لەو هەموو هێزەی ڕژەمی باعث کە هێرشی کردبوون لەسەریان لە ناو شاری قەڵاتزێ ئەو کاتە با بڵێن پێماڵکی پێ ئۆردوگا دەرەوەی قەڵاتزێ بەڵام ئێستا شوێنە تقریبی بەشێکە لە قەڵاتزێ بۆتە گەڕەکێک ئەو دوو ئەحمەدە داستانێکی زۆر مەردانیان تۆمار کرد بۆتە داستانێکی گرنگ لە مێژووی شارەکەمانەوە دەڤەرەکەمانە بۆیە ویسمان ئەوەش تۆمارکەین بەڵێ بەشی سێمی دۆکۆمنت بەشی سێ هەم وێران لە هەمووی پێم وایە لە هەمووی گرنگترە وێرانکردن و ڕاگواستنی شاری قەڵاتزێ لە 26/6/1970دا پێم وایە ئەوە شومترین و خراپترین و ناخەژێنترین بەروارە لە مێژووی قەڵاتزیەکاندا و لە مێژووی گەلی کوردیشە بەڕاستی برینێکە کە وای لە قەڵاتزێ کردەوە ببێتە برین و ئەوینی لە مێژینی من هەمیشەوە قسەیەکەم من و هەموو کوردێکی دڵسۆزش ئەنی قەڵاتزێ هەم ئەوینە هەم برینێکە کە ساڕێژ نابێ و کە ئەوینەکەشی تاو نابێ بۆ هۆی وێرانکردنەوە وێرانکردنی قەڵاتزێ تەنها ئەوە نەبوو شارەکە وێران بکە بەڵکو ئەوەش بوو کە پەیوەندە کۆمەڵایەتیەکان ئەو هەستە جوانانەی ئەو بیرەوەرە جوانانەی لەو شارەیە بوون و ئەو با بڵێن تەقالید و کەلتوری لە قەڵاتزێ بوو تا ڕادێک وێران بوون بەڕاستی تۆ ئێستا بە هەندێک هەنگاو ئەو برینە تا ڕادەیەک هەتوان ساڕێژکەین چۆنی بە تەماین ئەم ساڵ لە بەرواری 19/6 ئەم مانگەدا بەڵێ 19/6 ڕۆژی پێنجشەمە ئێوارەکەی لە هۆڵی ڕۆشنبیری هۆڵی بۆنەکانی قەڵاتزێ لە گەڕێکی کارەبە نزیک ناو بازار دووبارە لە هەمان هۆڵە ئەو دۆکۆمنتارێ پەخشکەین بۆی بڵێن ئەو مێژوەکەیەتی ئەمە شەنوکەوکردنی و مێژووە ئەشریفکردنی و مێژووە پێی ئاشنابن بە زۆرێکی گەنجەکان و هەفتەی داهاتوو 26/6 بفەرمونون بۆی هەڵدێن بە قۆڵ و بازوو بە قۆڵی هەڵماڵین قردێلێ ئەو باخچێ بکەینەوە باخە بە ڕووی خەڵکدا بکەینەوە بۆ ئەوی نیشانی بین و دەری خێن هەڵ دەدەین ئەم مێژووە ساڕێژکەین بەجۆی لە جۆرەکان ئەو برینە ساڕێژکەین کارێکی وا بکەین کە بەرەو ئاوادانکردنەوەی قەڵاتزێ چین بە تەواوەتی ئیشەڵڵا دەستان خۆش بێت بەهیوای ئەوەی کامیشە کاری باش و باشتر بکەی و بیرۆکانەشی کاتە بۆ خزمەتکردنی شاری قەڵاتزێ وەکو گەنجێ هیواداری پاڵپشتی هەبێ وەکو کاک بادین وتی کە بەڕێز قایمخامی پشتدەر کاک بەکرێ مە لێرە و ڕێز و خۆشەویستیمانەیەکاوە دەرفەتی بۆیە ڕەخسانەوە کە بتوانن لەوێ کار بکەن کە زۆر جار ئەتوێت کار بکەی ڕێگری و بۆ دروستە بێت بەڵام ئەگەر پاڵپشتی شەبێ هیوادانی پاڵپشتی مادیشە هەبێ بۆی کەپتانی کارەکە و زیاتر دەوڵەمەکەیت ئێمە خۆم بووم هیواداری سپاسی کورساتەکەین کە هەمیشە لە خزمەتی هونەر و خزمەتی کاک سەرکۆ سەرخان یەک بابەت هەبوو بە کورتی من پێم وایە ویستم ئەو پەیامە ئەمڕۆ لە کورسات ئەوە بگێنم سپاسی کاک بەهادین سپاسی کاک بەکربایز هەموو کەسانە کەم کە لە تەمەنەکان و هەموو دۆستانە کە هاوکارمانن بەڵام یەک بۆچوونم هەیە کە پێم وایە زۆر گرنگە بگا بە گەنجەکان دیەم وڵاتە ئێمە وەکو گەنج ئەگەر ئەوە نەخوێنینەوە کە ئەبێ بەشدار بین لەم خەباتەیە کە با بڵێن ڕزگارکردن خزمەتکردنی وڵاتەیە و بە دەربازبوون لەم دۆخە خراپە قۆڵی هەڵماڵینە بەشداریکردن لەو خەباتی کە خزمەتی وڵاتە بکەین ئەگەر نەیخوێنینەوە کۆمەڵگا بەگشتی ئەوە نەخوێنێتەوە کە گەنجە بێ بەشدار بێت لەو شتەیە نایپێکین و من بۆیە حەز دەکەم زۆر بەلامەوە گرنگە و حەز دەکەم هەچی گەنجە بیلەوە بکاتەوە هەر چەند دۆ خراپە لایانی کەم ئەگەر ناشتوانە لە ڕووی مادی و خزمەتی وڵاتەکەیکە لە ڕووی معنەوی ئەگەر خزمەتیشی ناکە لایانی کەم ئەو جگەری بەدەستوێتی ئەو دەبی بەدەستوێتی فڕێ نەدا سەعزەکە خزمەتێکی وڵاتەکەی خۆی بکە زۆر سپاس سپاسان دەکەین